گربوونەوەیان ئەنجامدا بوو لە ناحیەکە لە بەرامبەر ئەو دۆخە نەخوازراوە خراپەدارایی کەوا لە هەرێمی کوردستان لە ئێستادا ئەگوزارێتن ئەوانیش ویستیانە شان بە شانی شارەکانی تری هەرێمی کوردستان گربوونەوە خۆپیشاندان ئەنجام بدەن بەڵام دوای ئەوەی کەوا گربوونەوەیان لەسەر شەقامەکانی ناحیە قەسرە ئەنجامدا بوو دەگەنجی هەرزەکار کەوا تەمەنیان ناگاتە 18 ساڵ لە 8 مانگەوە تاوەکو ئێستا لەلایەن ئاسایشەوە دەست بەسەر کراون و دەستگیر کراون دیارە هەوڵی زۆر دراوە بۆ ئازادکردنیان بەڵام تاوەکو ئەمڕۆژ کە ئێستا من قسەی تێدا ئەکەم ئازاد نەکراون سەرڕای مەژدوو گەنجی تر بە پێی و زانیاریانەی دەسێمە کەوتون لە قەزای سۆمان لەوێش بە هەمان شێوەکەوە بیانووی ئەنجامدانی خۆپیشاندان دەستگیر کراون هەروەها دوێنێ ڕۆژنامە نووسێکی تر لە قەزای سۆمان کەوا هەم ڕۆژنامە نووسە هەروەها ئەندامی ستافی ناوەندی کەلتوری سۆمانە بەرپرسی ناوەندی کەلتوری سۆمان بە ئێمەی ڕاگەیاندکەوە ئەو ئەندامەیان لەسەر نووسینی تەنها کۆمنتێک دەستگیر کراوە تاوەکو ئێستا ئەویش لە زینداندایەوە ئازاد نەکراوە دیارە شەوی ڕابردوو چالاکوانانی دەڤەری باڵەکایەتی بەیاننامەیەکیان بۆ ڕای گشتی بڵاو کردەوە لە بەیاننامەکەیاندا هاتووە تاوەکو کاتژمێر 3 ئەمڕۆ چاوەڕوانی حکوومەتەکەن کەوە ئەو بڵێن هاوڵاتیانەی دەڤەری باڵەکایەتی ئازاد بکەن بە پێچەوانەوە ئەوان ڕێکارە مەدەنیەکانیان دەگرنە بەر لە دەڤەری باڵەکایەتی دیارە چەند ڕۆژێک پێش ئێستاش بەرپرسی مافی مرۆڤ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئاماژەی بەوەدا کەوا گەنجانی ناحیەی قەسرێ ئازاد کراون بەڵام زانیاریەکانی بەرپرسی دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستان هەڵابوون تاوەکو ئێستا هیچ هاوڵاتیەکی دەڤەری باڵەکایەتی کەوا لەسەر ئەنجامدانی خۆپیشاندان دەستگیر کراون تاوەکو ئێستا ئازاد نەکراون و لە زینداندا زۆر باشە ئازاد تا ئێستا کەسوکاریان دەزانن لە کوێن ئایا لە چه زیندانێکن لە چۆمان لە سۆران یا براونەتە هەولێر لە کوێن وە کەسوکاریان ئەم مناڵانە مێر منداڵانەی بینی و بیانیویانە لە ناو سژنا کاک جەلال بەپێی ئەو زانیاریانەی کەوا دەست ئێمە کەوتون لە کەسوکاری جیراوانی دەڤەری باڵەکایەتی ئەوان ئاماژەیان بەوەدا کەوا سەرەتا لەلایەن ئاسایشی ناحیەی قەسرێ هەروەها قەزای چۆمانەوە ئەوانەی لە چۆمان جیراون دەست بەسەر کراون دواتر ڕەوانەی قەزای سۆران کراون لە ئاسایشی سۆران بەڵام تاوەکو ئێستا بەپێی ئەو زانیاریانەی کەوا ئێمە لە کەسوکاری ئەوان هەمانە تاوەکو ئێستا ڕۆڵەکانی خۆیان نەبینەوە و بە دەقیقی نازانن لە سۆران ماون یاخود هەڕەشەی خۆپیشاندانیان کرد کەسوکاریان بەکوێ گەیشتن ئەوان شەوی ڕابردوو لە بەیاننامەیەکدا چالاکوانانی باڵەکایەتی هەڕەشەی خۆپیشاندانیان کرد وە کەسوکاری جیراوەکان دوا مۆڵەتیان کاتژمێر 3 دوانی وەڕۆی ئەمڕۆ داناوە ئەگەر بێت و ئازاد نەکرێن ئەوە لە دەڤەری باڵەکایەتی چالاکوانان وە کەسوکاری جیراوان خۆپیشاندان ئەنجام دەدەن زۆر سپاس بۆ پەیامدەرمان ئازاد و مەراوی لە سۆرانەوە لەگەڵماناوی زۆر سپاس بۆ زانیاریەکان ئازدان و خۆشەویستان تەوەری دووەمی بەرنامەکەمان